وڵاتە عەرەبیەی شاخی ئاڵتوونی هەیە بەڵام خەڵکەکەی لە برسات دەمرن. هەرگیز بیرت لەوە کردوتەوە ئەو خاکەی لەسەری دەژیت لە جیاتی نیعمەت نەفرەتی هێنابێ بۆت؟ سڵاوتان لەبێت. من چاوەڕوان مەحموودم و لە زنجیرەیە کاری نوێدا بەڵاو موسیبەتی سامانی سروشتی چەند وڵاتێکتان بۆ باز دەکەم کە نەوتەکەیان لە جیاتی نیعمەت بەڵای بۆ خەڵکەکەی هێناوە. گاز و ئاڵتون و سەرچاوە سروشتیەکانی دیکەشیان بە هەمان شێوە بوونەتە نەفرەت و بەرۆکی هاوڵاتیەکانی گرتووە. لە یەکەم زنجیرەدا دەچینە مۆریتانیا. ئەگەر پێدوا بێ مۆریتانیا دەوڵەتێکی هەژارە ڕەنگە لەوەدا هەڵەبیت چونکە خەڵکەکەی زێر لە نێو خۆڵی بیابانەکاندا کۆ دەکەنەوە. مۆریتانیا ئەو وڵاتەی شاخی ئاڵتوونی هەیە بەڵام خەڵکەکەی وەک ئەوە وایە لە سەدەکانی ناوەڕاستدا بژین. نیوەی خەڵکەکەی نەخواردنی پێویستیان هەیە خۆن نەخوێندەواریش دەزانن. تەنانەت لە تاریکیدا دادەنیشن و کارەبایان نییە. شاخەکانی مۆریتانیا پڕە لە زێڕ و ئاسن و فۆسفات و کانزاکانی دیکە. دەریاکانی پڕە لە ماسی و ئەو سامانە بە بەهایەی کە وڵاتانی تر بەدەست نەبوونیەوە دەناڵێن و ئەمان هەیەە. ئەوە باسی نەوت هەر ناکەین کە یەکێک لە کێڵگا نەوتیەکانی بەناوی بیرەڵڵا خاوەنی 8 تریلیۆن پێ چوارگۆشە نەوتە. با تەماشای ئەم داتایانە بکەین. ئاسی بەرەمهێنانی زێر لە مۆریتانیا ساڵانە 35 تۆنە، ئاسن 13 ملیۆن تۆنە، مس 35 تۆنە، هەروەها خاوەنی 11 ملیۆن تۆن خوێیە. ئێستا ئەوەی دەمانەوێ بۆتان باس بکەین ئەوەیە چۆن ئەو سامانە سروشتیە گەورانی مۆریتانیا بوونەتان نەفرەت بۆ ئەو وڵاتە. مۆریتانیا کە بە پادشای زێر ناسراوە، حکوومەتی ئەو وڵاتە لەبەر ئەوەی توانای ئیدارەدانی وڵاتەکەی نییە، ڕێپێدانی بۆ خەڵکەکەی کردووە بۆ ئەوەی لە پێناو بەدەستێنانی بژێوی ژیانیاندا خۆیان بە دوای زێردا بگەڕێن و بیدۆزنەوە و دواتریش بیفرۆشن. لە مۆریتانیا بەهۆی گەندەڵی دەسەڵاتدارانەوە ڕێژەی گەندەڵی تێیدا لە سەدا 140. لووتکەی گەندەڵی ئەو وڵاتە لە گرێبەستەکەیدایە کە حکوومەت لەگەڵ کۆمپانیای کینڕۆسی کەنەدی بۆ دۆزینەوەی زێر واژۆی کردووە کە تەنیا لە سەدا 4 خێری ئەو زێرە بۆ حکوومەتی مۆریتانیا دەبێت و لە سەدا 96 خێرەکەشی بۆ کۆمپانیا کەنەدیەکە دەبێت. لە دەریاکانی مۆریتانیا 300 جۆر ماسی جیاواز هەیە. لەو ژمارەیەش 170 جۆریان کوالێتی بەرزن بۆ فرۆشتن، بەڵام حکوومەت لە جیاتی ئەوەی سامانەکە بخاتە خزمەتی خەڵکەکەیەوە خستوویەتی خزمەتی ئەوروپی و ژاپۆنی و چینیەکانەوە کە وەبەرهێنان لە ماسی مۆریتانیادا دەکەن. خەڵکی ئەو وڵاتەش تەنیا ئەویان لەسرە تەماشای دەریاکەیان بکەن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی گەندەڵەکانی حکوومەتی مۆریتانیا لە راپۆرتێکدا دەڵێت لە جیاتی خزمەتکردنی گەلی وڵاتەکەی بەرپرسانی حکوومەتی مۆریتانیا دەسەڵاتەکانیان بەکاردەهێنن لە پێناو بەدەستێنانی پشکی تایبەت بەخۆیان، هەروەها کەسانی نزیک لە خۆیان لە باج و گومرگ دەبەخشن، ئەوە جگە لە بەخشینەوەی پارچە زەوی گرانبەها هەر بە خۆیان و کەسە نزیکەکانیان.